سپاست دەکەمەی تۆ چۆنی؟ باوکی بەڕێزت باشە ئێستا لە ماڵە؟ سپاست دەکەم. سڵام بەرەز ئەحمەدی. هادەی بیبینم کوڕم. سۆیلگیان ڕاوێژی باوکت وەرگرت؟ بەڕێز ئەحمەدی من بە یاساکان ئاشنا نیم و نایزانم. بەس وەکو پیشە تەنها دوو لایم بێک دەناسێنم. ئەگەر بەڕێزت بە باشەی زانی ئەنجامی بدەین. بەڕاستە. سۆهێل دەبێ ماڵبەری ژمێریارانی چۆرتکە لە بواری ئەمنیۆ تاقی بکات. ئەگەر توانی دزە بکاتە ماڵپەڕەکان ئەوە بە 1 میلیۆن تمە خەڵات دەکرێت. بابە دەزانی کۆنتترۆلی خۆت کە ئەمە هێشتا پێشنیاریکە کوڕم. دان بەخۆ بگرە بزان مەدرسەکەی کوێیە. لێ باشە من دەچم شتێ بێنم بینوسین. هیچت بینی؟ مانیتۆری ئەو کامپیوترە ڕۆشنە. ڕەنگە لە بیریان کردبێ بیکوژێنەوە. دەبێت راپۆرتی بکەین. بنکەی 11 ناوەند گوێم لێتە. ئێمە ئێستا لای بانکی ئێران و ئوروپا لەقی شەقامی لالە داین. وەک لە دەرەوە دیارە مانیتۆری کامپیوتری بەرپرسی بانک ئیش دەکات. بابا نووسیوێتی بریان لە دەستی خۆتانە. خۆشحاڵ بووم باشناییتان. خواتان لەگەڵ. بنووسە سپاس بەڕێز یوسفی خودات لەگەڵ. نەموت پیاوێکی باشە؟ بە وشەوە دایکت ڕاست دەکات. هەر کەست لەسەر شەقامبینی خۆن ناکرێت متمانەی پێ بکەیت کوڕم. من هەر ئێستا دەچمە سەرۆ ماڵپەڕە. ئەگەر بتوانم تا بەیانی دزە بکەمە سیستەمەکەوە سبێنی 1 میلیۆنەکە وەرەگرم. بابە دەزای چییە بێ؟ هەتا من لەگەڵ بەڕێوبەری ماڵپەڕەکە قسەم لەگەر تۆ هیچ ناکەیت. دوو هەمیشی تر کاتی خەوتنە. بابە گیانەکەم پەلە مەکە لە کاتی خۆیدا یارمەتی دەدەمیتر. بڕۆ بنوە گیانەکەم بڕۆ. شەو باش. شەو باش بابە بڕۆ. کوژایەوە وایە یازدە گوێم لێتە. یازدە هیچ شتێک گوماناوی ترتان نەبینی؟ نەخێر مانیتۆرەکە بە شێوەی ئۆتۆمات کوژایەوە. ئەگەر هیچ شتێکتر ڕووی نەداوە دەتوانن شوێنەکە بەجێ بێڵن. هەموو بابەتەکان لە پێشینەوە لێکدانەوەکانی تر تۆمار دەکرێت. ئێوەش راپۆرتی نووسراو بدەن. تەواو. بیستم تەواو.
بەخەبەرم. بەخەبەرم. ئەوە دەمێکە بەخەبەرم. کە پیاوێشێکی گرنگی هەیە خو ناتوانێت زۆر بخەوێت. دەتوانێت؟ ناتوانێت. باش زۆر سپاس بە ڕێزمۆرێکیش. شایانی نییە بەڕێز، من زۆر خۆشحاڵ بووم لە ئاشنابوونت. لە ڕاستیدا بڕوام نەدەکرد لەم دەرفەتەکەمە بتوانیت ئەو پارەیە بخەیتە حیسابەکە منەوە. بەڕاستی تۆ کڕیارێکی زۆر باشی. ئامۆژگاریەکە دایم لە گوێمدایە. پارەی باش بدە تاشتی باش. وایە زۆر سپاس، بە قوربانت بم. شایانی نییە. بەڕێز نیازی دەتوانیت وێنەکە گەورەتر بکەیەوە؟ ئیزن بدەن؟ با بینێرمە سەر کامپیوتەرەکەی خۆم. تێخەمە سەر مانیتۆرەکە بیبینن. سپاس. گومانەکەمان ڕاست دەرچوو. سبەی دێن. ئەمەش 800,000 یۆرۆی دیکە. هیترەوەنەی نەماوە بۆ ژوانەکەمان. بەس بە تەنیا ماوە دوایین جوڵە و جاو کات کیش و ماتبوونی تۆ تەماشای هەیە. سانداری تا دەبێتە هاوسەری شار و مندێکی دەوڵەمەند و هێژای بەرازیلی کە خاوەن کارگەی گەورەی قاوەیە و خانووی بە ساڵا چوانی خێرخوازی هەیە بۆ ئەوەی باوکەکان بتوانن تا کۆتایی ژیانیان تیایدا بە ئاسوودەی بژین. دنیا جێگایە و کەسانەیە هەم دەزانن هەم دەتوانن.
بەبەش با جەمشید ئێستا بچێتە لای جامی جیهان نوێنیەوە. بە لێکدانەوەی وێنەکان زانیمان تاوانبارەکە زیاترین هاتوچووی لەم ویسکەیە دەکات. تکایە وەرنێرە؟ ڕێزڕایت وێنەکانی دوو ویستگەی تریشمان بینی کامران یان جەمشیدی کازمی زیاترین هاتوچەی لەم ویستگەیە بووە بۆ یاگەری زۆرە دانیشتوی شوێنێکی نزیک لە ویسکەی میترۆی تاران بێت. ماندوو نەبن ئافرە لەم ساتەوە ئەو ناوچەیە بخەنە ژێر چاودێر بەڵکو پێشەوەی تاوانبارەکە دەست بداتە جنایەتێکی نوێ حەشارگاکەی بدۆزنەوە. بەسەر چاو. وێنەکانی تاوانبارەکە لە چاپ درراوە ئامادەیە. باشە سەرجەم بیدەنە تەواوی مەفرەزەکان. باشە حیسام هەمووتان جلوبەرگی شخصی و دەمانچێت کەمەری بەس بە نیازین شوێنی بدۆزینەوە کەس تەقە و ڕقم بۆ نەکات دۆزینەوەی بەبێ تەقەکردن تێگەیشتی بە هەمووی بدە. بەڕێزڕایت بۆ نیشانەی زانیارانەی لە نیازیم وەرگرت گەڕام بۆ خێزان و کەسوکاری ئەم کابرایە شوێنی بابیم لە خانووی بە ساڵاچوونە هەڵکرد. پێ شتێکت دەستکەوت؟ نا بەداخەوە باوکی تووشی ئەلزایمر بووە. دەی باشە چاودێری کەسوکارێ؟ ئەرێ پێشینەکەیم لە بەرپرسانیەوەی وەرگرت وتیان کەسێکی بێناو نیشان کە نەدەیناسون و نەدرەسیشی داناوە پارەکەی بۆدات. بەس داوام کرد هەر کاتێکەوە هاتەوە خێرا ئاگادارمان کەنەوە. دەستت خۆش بێت دەستان خۆش بێ هاوڕێیان ئیشەکەتان شاز بوو. سڵاو گەورم ماندوو نەبن. سەلام تۆش ماندوو نەبی هەواڵی نوێ جارێ خۆ هیچ گەورم کەس نەیتوانی وێنەکەی بناسێتەوە. چۆن دەکرێت گوایە کەس نەیبینیوە؟ نا ئەی دوکاندارەکان هەر چۆن بێت لەم گەڕەکەدایە لە هەمووان پرسیومانە کەس نەیدەناسی. زۆر باشە ئەو من دیسان جەخت دەکەمەوە ئەو نابێت بەوە بزانێ پێ نزیک بووینەسەوە تەنە لەوانەیە بۆ هەمیشە ونیکەین. دڵنیا بە گەورم هەموو ناوچەکەمان خستوتە ژێر چاودێری شاراوە. باشە تۆ هیچت پێویست نییە؟ ناگەورم پەیوەندیت هەیە بەوانی ترۆ؟ بەڵێ دایم. دەی باشە خودات لە خودات لەگەڵ. مەیە پێشەوە ڕایت ئەحمەدی لە نهێشتنی تاوان مەیە پێشەوە مەیە پێشەوە هەر وتێک بڵێ لە دادگا دژی خۆت بەکاتمێنێت مەیە پێشەوە لەم کوشتن و گرتنە چیڵا بابە دەستت بەرزکەوە هەمووی خەتای تۆیە یەکسەر لە ماڵ باسی تاوان و جینایەت و ئینترنێت دەکەیت. سڵاوم بۆت هەیە بەڵێ ماندوو نەبیت ناتەوی چی پێ بڵێیت؟ دێگەڕێ بخۆم دای کوڕێ وایە کۆنتترۆلی خۆت بکەیت من پلیسی تاوانم وایە ساختەش دەکەیت بابە دێنمە پێش چاوت کەسە تەواویکە سویلگیان کوڕم وەرە سفریشەوە ئامادە بکە. ڕۆ بزانە دایکت چی دەڵێ. ئەوەیە؟ ئەرێ ئەجەب ڕوخسارێکی هەیە قەت لەوە ناچێت. کێدایە؟ کێ ڕوخساری سەیری هەیە؟ هیچ کەس تۆ نایەوێ خۆت بخەیە دۆسیە نوێ و کوڕەکەم بابە تۆ ئێستا بنت قۆڵ بەس کرد دەبێتتر پشوو بدەی خۆت بۆ شێو ئامادە بکەیت. تۆش فەرمو و بڕۆ خۆت ئامادەکە بۆ شێو.
سڵاو گەورم سەلام لەکوێ بووی؟ سەردانێکی بنکەم کرد زۆر قەرە باڵق بوو. بۆچی؟ کەسێک دەستبڕی کردووە لە چوار دراوگۆڕینەوەی گەورەی تاران نزیک 800,000 یۆرۆەویش لە یەک ڕۆژ. چۆن؟ کابرای دەستبڕ ڕۆژی پێنجشەمە دەچێتە لای دراوگۆڕ و داوای یۆرۆ دەکات. اینجا بەڵێنە داد نرخی و یۆرۆ بەتمەم بخاتە حیسابەکانیان. کەچی ڕۆژی شەممەش دراوگۆڕەکان سەردانی حیسابەکانیان دەکەن و دەبینن پارەکە خراوەتە حیسابیان ئەوانی شێرۆکانیە دەنێ. بەڵام دواتر لە بانکەوە پەیوەندیان پێوە دەکەن و دەڵێن سیستمەکەی بانکی تێکدراوە هەرگیز پارەیە نەخراوەتە حسێبەکانی. دزەکردن بە سیستەمی بانک؟ باڵێ. بەداخەوە ئێمە کاتمان نییە. بەڵام دۆسیەکەش قورسە. باڵێ. ئێستا تۆ بانگی بکە بۆ ئێرە پرسیارە سەرەتاییەکانی لێ بکە بزانین چی لێ دێ. بەسەرچاو. دەموچاوێکی پانتری بوو. بزانە برۆکانی باشە؟ ئەرێ ئەرێ بروێ هەر بەم جۆرە بوو. باش. لوتی؟ لوتیشی هەندێک لە دەموچاوی قەڵۆتر بوو. نام لوتە باشە؟ لوتی باش. سمێڵی؟ نا سمێڵیشی نەبوو. شەکانیجی درێژ بوو لووس بوو خاو و ڕژا بووە سەر تەوێڵی. باڵێ. بەم جۆرە؟ هەرێ قژی بەم جۆرە بوو. دانێ بگەڕێەوە وەردووەوە خۆیەتی ئەمە هەر لە خۆی دەچێت. باش. ئەو کابرا بەم شێوە بوو. باشە. بەڕێزت بڕۆ لای بەڕێز نەقیب. ماندوو نەبی. سپاس. دەی بەڕێز مۆرەکێش ئێمە باسەکە دەزانین بەس دەمانەوێت لە زاری خۆتەوە وردەکاریەکانی ببیسین. بەڕاستی پیاوێکی زۆر بەڕێز و گونجاو دیار بوو. داوای 400,000 یۆرۆ بە گەڵای 100 یۆرۆیی کرد. ڕۆژی برنی پارەکە سەرەتا چوومە بانگ و دڵنیا بووم لە حیسابەکە خۆ پارە لە حیسابم بوو. دوجاری کە چوومە بانک وتیان قەت پارە نەخراوەتە حیسابەکەی منەوە. ئەمەش لە چاپدراوەکە ببینن بەڕێز نەقیب سەرێکی ئەمە دەکەیت؟ ساتێ بمبورە. بەڕێز مۆرەکێش بڕوانن خۆیەتی ئەمە هەر خۆیە. ئەمە خۆ جەمشیدی کازمیە. خۆی بە ئەمیری ساڵحی بە من ناساندە بوو. ماهیارەمە کۆتایی نەهات؟ بۆ گەڕایتەوە مەگەر بڕیان نەبوو. زووکە خێرا تەواوی بکە پلانەکە کەوتە پێشەوە کاتمان نییە. دەکەی من شەو تا بەیان نەنووسم. ئێ بابا کات بۆ نووسن زۆرە دوایی دەخەوی. زووکە. سڵاون عەلەیکم. باوەن ماڵ ئەوە ئێمەش هاتین. کڕیاری ژمارەی 76 بۆ سندۆقی ژمارە. قەت لەوە تێناگەم. بەڕێز هەرگیزاوەها شتێک لە سیستمی بانگی ئێمەدا ڕووی نەداوە. هەرچی بێت وا دیارە کەسێک دزەی کردوتە سیستەمەکە. ئێوە پرسیارتان لە بانکی ناوەندی کرد؟ بەڵێ پرسیارمان کرد بەڵام وەڵامی نهاتوێتەوە. شەوانە کەس وەکو پاسەوان لە بانک دەمێنێ؟ پێویست ناکە چونکە تەواوی بانکەکانی ئێمە بە سیستمی ئەمنی پێشکەوتو تیار کراوە. سەیرە ئەم نامەیە لە بەشی ئەمنی بانکە. پۆلیس راپۆرتی کردووە شەوی هەینی مانیتۆری سەرۆکی بانک ئیشی کردووە و پاش چەند خولەک خۆی کوژاوەتەوە. مەگەر پاش کۆتایی هاتنی دەوام کامپیوتەرەکان ناکوژێنەوە. لە کۆتایی هەموو ڕۆژێک کامپیوتەر شاداون نەکرێت تا بەیانی سبەی. چی بوو؟ لێپرسینەوە لە کارمەندەکان کرا
گەورم راپۆرتی سەرجەم لێکدانەوە ئەمەڵیاتی بانک لە 3 ڕۆژی ڕابردوو ئامادە کراوە بەڵام وا دیارە پێویستی بە کارناسێکی وردبینانە بێت تێ باشە بەڕێز مەلەکی بەڵێ ئێمە ناچارین کەمپیوتەرەکەت ببینە بنکەی پلیس ئێوەش کاروبارەکانی ئەنجام بدەن دەی بە یارمەتیتان خۆدات لەگەڵ خودات لەگەڵ خواحافظ ناوەند حەفدە ناوەند حەفدە سڵاو سڵاو ماندوو نەبن باشە سپاس بباشە بەرزڕایل لە کاتی هێنانی کامپیوتەرەکە ئەم دوو ئامرم دۆزیەوە تەنانەت بەرپرسی بانکیش بەمێ نەزانی بوو وەرە نیازی ئەمە ئامێری ڕێڵەیە وەکو کۆنتترۆل لە ڕێگای دوور ڕەنگە لە کاتی یاکردنی بانک لەو دەورەوە وەستا بێت و بەمە کامپیوتەرەکەی کۆنتترۆل کرد بێت دەی باشە نیازی بەڕێزڕایت فەرمانی کردەمە بە پەلە تاوتۆی بکرێت باشە دەبێت بۆ چی بگەڕم من نازانم هەموو ئەوەی کە سەردایەک بەدەستەوە بدات لە سەرەتا چاوێک لە ماو USPەکە دەکەم اینجا هەوڵە دەم ئەو کامپیوتەرە بدۆزمەوە کە پەیوەند کراوەتە ئەمەوە دەی باشە کەوایە دەست پێ بکە تۆ شازادی بە یارمەتیتان نەقیب سەلام ماندوو نەبی گەورم ئەوە لە بانک دێمەوە کێشەی گەورەمان توش بووە ئەو شەوەچکە لە تێکدانی حیسابەکانی بانک نزیک بە 800,000 یۆرۆ لە حیسابێکی ئەم بانکە خراوەتە بانکی سوئیسداوە پیەوە کێیە گەورم ببەخشە ئەگەر دەکرێت ساتێک وەرن بۆ ئێرە دانیشە چییە؟ لەم USPە بەرنمەیەک هاکدانراوە و لەوانەیە خۆی نووسی بێتی ئەویش ئامێرێکی سادەی ڕێڵەیە ئەو کامپیوتەرەی شم دۆزیەوە کە پەیوەند بەمەوە کرابوو ئەویش زۆر ئاسان بوو بڵێ بە ئیدارەی تەلەفۆن هێڵێکی شوێن هەڵکردمان بۆ ئامادەکە ئامادە بە کە هاتە سەرلایەن دەستبەجێ ئادرەسەکەی بدۆزەرەوە خێراکە سوێلگیان تۆ مەگەر تاقی کاری نیڕۆڵە هەستە بڕەوانەکەت بخوێنە بەسەر چاو چاو لەمە بکە جوانە دۆزیمەوە گەورە مەوەتانێ هات تێراگە دەی بزانە ناوچەکەی کامەیە دەی زوو بە IP یەکەم دۆزیەوە ئەمەش ڕقەمەکەیە ئەوەتانێ گەورم ژمارەی تەلەفۆنەکەی زانە ئادرەسەکەی دۆزیەوە دەرێ دەی خێراکەن چی خۆماوە گەورم ئەمە بەرزڕایت ڕقەمی تەلەفۆنی ماڵی ئەمەیە بەڕاست نازانم چی بڵێم بەڕوان پێ ناکرێت شتیوە چۆن دەکرێت ئێستا هیچم پێ نییە بێڵم گەورم تۆ لە جێ من بایەتی چیتە کرد لە کاتی وا من ڕاوێژی تۆ مردەکرد دەرفەتم بەنێم بابەتە تاوتی بکەم گەورم دەبێت سەرەتا لەم قەیرانە دەرچیندا بتوانین هەمومان خوێندنەوەی ڕاستمان لە دۆخەکە هەبێت بەم زوانە هەموو بەرپرسانی بانک دەنگ هەڵەدان ئەوان دەیانەوێت بزانن کێ 800,000 یۆرەی لە بانکی ئەوانەوە بۆ سوێسرا گواستوەتەوە ئەوان هەم پارەکانە دەستداوە هەم ئابڕوویان لە مەترسیدایە بەڕێزەقیت بەس 4 ساعت ئەگەر تا 4 ساعتی تر نەمتوانی بێتوانی خۆم سەلبێنم خۆم بەرپرسیارەتی لە ئەستۆ دەگرم پێی باشە
گەورم ڕەنگە لەو کاتەی لەسەر ئینتەرنێت بووی کامپیوتەرەکەتی وەکو پردی پەیوەندی بەکارێ نابێت و بانکی هاک کردبێ. نازانم چی بڵێم. هەموو نەرمامێرێکی ئەمنی لەسەر سیستەمی ماڵمان دانراوە. ئەمە زۆر سەیرە. ئەو شەوەی بانک هاکرا ئێوە لەسەر ئینتەرنێتتا بوون؟ شەوی هەینی من و سۆهەی لە چات کردیمووین لەگەڵ ئاغای ژمێریار. شتێ بووە گەورم؟ نەفرەتی ئەو منیشی خەڵەتاند. جەمشید کازمی چاوەڕوانی کردا من بە تەلەفۆنی خۆمان بچمە سەر ئینتەرنێت، ئەنجا بە آیپی کامپیوتەرەکەی من بانکی هەک کردووە تا سەرجەم بەڵگەکان لە دژی من بێت. نەفرەتی گەورم خۆتیش باش دەزانی کەس لە بنکە گومانی لێت نییە. ئەڵێ بەڵام لەم ئیشەی ئێمە ئەوە دۆسی و بەڵگەکانەکە قسە دەکەن. وای سوهەیل! دایە ڕێنادات. دێ ڕاست دەڵێ ماڵ خۆ جێگەی سەگ و پشیلە نییە، وانە؟ هەیە دەی خۆم بینیم، خۆم لە تەلەڤیزیۆن بینیم. چیت بینی؟ کچێکی وەکو من پشیلە لەسەر سکی نووسە بوو. دەی ئاخر ئەو فیلمەی وا تۆ بینیت بیانە، ئێرەش ئێرانە، ئێمەش مسلمانین. لەو ماڵی وای تێدا کەس نوێژ دەکات نابێت سەگ و پشیلە هەبێ. تێدەگەی؟ نا. من نازان مەیتر چی بکەم. ڕێدی دەرسەکەم خوێنم. ڕۆڵەگیان بۆ نایڵی براکە دوانەکەی بخوێنێت، سبەی تاقیکاری هەیە. وەرە بڕۆین. سوهەیل ئەمە لای تۆ چی دەکات؟ تۆ دەبێ بە هەموو شتێک کارێکت بێت؟ دایە باوکمم وێنەی لەکوێ ناوە؟ هەتەوێت لەکوێ بیهێنێت؟ ئەمە هەمان کۆسکەوتۆ کە تەقی لە باوکت کردیتر. وانەکەت بخوێنە. وەرە دایە بڕۆین. سوهەیل لەکوێیە؟ لە ژوورەکەی. بێروز بەڵێن بدە هێ من بیت. ئەو منداڵە تاوانی نییە. نیگەران مەبە. ئەوە دەگریەی؟ ببەخشە بابە، من نەمدەزانیەوە. من وام دەزانی کاتێککە من نیم کوڕەکەم وەکو شێر وەستاوە و بەڕاستی ئاگای لە دایک و خۆشکەکەیەتی. نەمدەزانی زوو دەست دەکەیتە گریان. گریانی تر سوودێکی نییە کوڕەکەم. من دەرفەتی زۆرم نییە. ئەگەر بە نیازی یارمەتیم بدەیت دەبێ بە وردی بۆم بگێڕیتەوە چی بووە. بەسەر چاو بابە. دەی سەرەتا پێم بڵێ بزانم ئەم شارام یوسفیە هەرگیز ئامێرێکی پێداوی بیدێ لە کامپیوتەرەکە؟ USB یەک USB پێدام کە بەنامێ ڕیکاوێریەکەی بۆ لەسەردا بنێم. واتە ئەو USB پێدای کە بیدێ لە کامپیوتەرەکەی ماڵەوە وایە؟ بەڵێ کامپیوتەرەکەی ماڵەوە و لەپتۆپەکەی تۆیش. سوهەیل سوهەیل سوهەیل! مەگەر من سەد جارم پێ نەوتی ئەو لەپتۆپە پڕ لە زانیاری نهێنی پۆلیسە، تۆ بڵێ نەموت؟ چ نەرمامێرێکت لە لەپتۆپەکە کۆپی کرد؟ بەس نەرمامێری نوێی ڕیکاوێری. ئەو پیاوەکە لە لای تۆ خۆی بە ژمێریارێکی زۆر چاک و ڕەنج دەردوان کە لە کامپیوتریش هیچ نازانێت؟ بە کوژێکی مەترسیدار و نوخبەیەکی کامپیوترە کاکە سوهەیل. من نەمدەزانی بابا، بە یاری خۆت نەمدەزانی. من تاوانبارم کەم دۆسایەتی سەرشەقا من بەجد نەکرد.
سوهی لەگەر بۆ هەمووشت بتبەخشم بەهۆی ئەوەی بە نەهێنی ڕۆشتیتە سەر لەپتۆپەکەم ڕقمی تەلەفۆنت لێ هەیە؟ بتر مەگری کوڕم مەگری دەی کامران هەموو دینامیتەکانم دانا ئەی وایەرەکانت چی لێ کرد؟ هەموویانم ئامادە کرد و ڕام کێشایە ئەو شوێنە ئەی باشە پلانەکەی خۆم دایدەنێم 24 ساعت پاش ئۆپراسیۆنەکەمان ئێرە خاپوور دەکرێت ئەگەر دروست کار بکەین تر پێویستمان بێرە نییە بڕینە کەلوپەلەکانتان ببنە نێو ئۆتۆمیلەکەوە بۆی ئۆتۆمیلەکەت ببە دەرخێراکە تا 10 دقەی دیکە پێکەوە ئاوری سەرجەم پلانەکە دەین زۆر زیرەکتر لەوەیە کە بە ڕقەمی تەلەفۆنەوە پیا بکرێت کەمتر لە 2 ساعتم دەرفەتماوە بانکی سویس بوو بەچی وەڵامی داوە؟ گەورم بە هیچ چەشنێک هاوکاری ناکەن هەرگیز ئامادەنی ناوی خاوەن حیسابەکە بڵێن دەڵێ هەر بۆ ئەوەیە بانکی سویسی هەڵبژاردووە هەڵبەت ئێستا ناتوانین بەوە بزانین ئەمە حیسابی کێیە دەی گەورم ئێستا دەبێت چی بکەین؟ راپۆرتێک ئامادە بکە ئەوەی بۆ کۆمپیوتەرەکەی من ڕوویدا تێدا بینوسن بەرەزڕایی لە خێراکەنی تر کاتمان نەماوە بە پێڵ سەنگاندنەکان سکە میژویەکانی ئەموزەخانەی پارە نرخی دەگاتە 85 میلیۆن دلار بەڵام لەو هەموو پارەیەکەوتم تەنیا لە سەدا 10 دەخاتە نەمایشەوە کێ هەڵسەنگاندنی کردووە؟ بڕیاردریا بەس من بیر بکەمەوە هەموو یارمەتی بدەن ئەنجام بدرێت ئەرکی من لێرە چییە؟ تۆ دەستپێکی ئۆپراسیۆنەکە بۆ تۆ ڕێک سەر ساعتی 3 بەیانی تەقینەوەیەکی گەورە دەکەیت بۆ ئەوەی سەرنجی پلیس و خەڵک ڕابکێش ئێمەش بەبێ دەستێوەردانی پلیسیشی خۆمانەکەی منیش یاسایی ئیشی خۆم هەیە تۆ خۆ دەزانی من بەوە نازراوم کە تەقینەوەی بێدەنگ و هەرا دەکەم ئیشی من نییە تەقینەوەی گەورە بکەم دەیخۆەوە باشترە بەم جۆرە کەس گومان ناکاتەوە تەقینەوە بەدەستی تۆ بوو بێت ئێمەش باسوودەیەوەیشی خۆمان جێبەجێ دەکەین بڕوانە من نە کەس دەکوژم نە شوێنێک خاپوور دەکەم ئەوە بەس ئیشی خۆتە من بە تەنیا دەنگی تەقینەوەیەکی گەورەم دەوێت کە سەرنجی پلیس ڕابکێشێت ئەوە باشە شوێنەکەم پێ بڵێیتر بۆ خۆم بۆمبێکی دەنگ دەچێنم هیچ کوێ خاپوور نەکات خانێ پارە لەیرەدایە بۆیە دەبێت لەم دەورەدا تەقینەوەکە بکەیت ئەو سایمیش باسوودەی سەلام گەورم سڵاو چی بووە؟ ئەم راپۆرتە دەری دەخات چۆن کازمی دزای کردووەتە لەپتۆپ و ئایپیەکەی من لە دۆسیەی بانکدا تاوانبەر نیم بەڵام لە پاراستنی زانیاری لەپتۆپەکەی خۆم تاوانبەرم شەرمەزارم ئەمە چییە؟ پاشەکشێ؟ نازانم ناوەکەی چییە بەس بەم هەلوو مەرجە دروست بووە خۆم بە شیاوی خزمەتی پۆلیس نبینم ئێستا کاتیام قسانە نییە بێرۆز ئەم دۆسیە هێشتاشی خۆتە کۆتایی بێنە گەورم لە بواری یاسا من خۆم یاسام لەبەرە من بۆ خۆم سەرجەم بەر پرسایەتەکەی لە ئەستۆ دەگرم بیگرە سپاس دەتبینمەوە
لە ئێران دەچێتە دەر. نە لە ڕێگای یاساییەوە چونکو باش دەزانێت بۆی دەگەڕین. دەبێ بزانین پلانی دوایی چییە؟ منەگەرە و هەموو پارەیەم لە بانکی سویستا هەبوایە تا کاتی مەرگمیشم ناکرد. نا بەڕای من ئامانجی ئەو تەنیا پارە نییە. ئەی ئامانجی چییە؟ ئەو خەریکە توانەکانی بۆ ئێمە دەخاتە ڕوو. ئەوەی کە بە ئارزوی خۆی هەمووشت دەکات و دەستگیر ناکرێت. دکتر مەتینوەتی ئەو خۆپەرستێکی ڕاستە. گوایە بۆ ئامانجی خۆی هەموو ساتێک هەموو ئیشێکی قۆڕ دەکات. گۆمانی تێدا نییە. نابێ ئەوەش لە بیرکەین کە یەکەم تاوانەکەشی سەرەتا هەڵوەتان بۆ هاکردنی ماڵپەری سەرەکی بانکی ئێران و ئەوروپا بوو. دوجاریش توانی پارێزە بەلاح لەو بانکە بدزێت. بەڵێ ئەوەندە چاوەڕێ کرد و پلانی دانا تا دوجار لەوە سەرکەوت. هەڵبەت بەوەش تاواو نابێت. بەتایبەت بە وتەکانی ئەوە لە بیرم دێت دەتانگوت لەوانەیە ئامانجی و خراپنەوەاندنی دۆخی یابووری ئێرانە لە کۆمەڵگای نێونەتەوەیی. ئێستاش دەڵێم بەڵام من لێ تێناگەم. ئەو خەریکە تۆ شتێک کڵاوی ئەم دۆسیە منیش لەوە تێناگەم. یان ڕقوقینی منی لە دڵدایە کە من ئاگام لێ نییە یان ئامانجی یاریکردن لەگەڵ پلیس. بەنیازە بەم کارە ئێمە ئاگامان لە ئیشەکانی دیکەی نەبێت. هەر چۆنێک بێت بەو سەیر و سەمەرەی لەو پیاوەمان بینی هەموو ئەگەرێک هەیە. کەوایە دەڵێن خەریکە خۆی بۆ پلانی نوێ ئامادە دەکات. دەبێ وای بۆ بچین. ئەو دەیەوەی کارتی براوەی خۆی بخاتە ڕوو. ئەو جنایەتگارە خۆی لە هیچ لا نادات. نیازی پێویستم بەو لیستەیە ببینم. سەرجەم و شوێنانەی کە پیلانی دواییەوە. فەرموو گۆرە. دەنات لەگەڵ هەموو هێزەکان سەردانیان شوێنانە بکەن. فیلمی سەرجەم کامێرەکان بە وردی چاو لێ بکەن. ئەو لە خۆڕا خۆی لە مەترسی نادا.